بە درێژایی زیاتر لە 4 دەی خەبات گەنجان هەمیشە سەر مەشق و ڕێبەری قۆناغە جیاجیاکانی کوردایەتی بوون. لە ڕۆژگاری بێئومێدیدا پۆلێک لە گەنجان شاڕەی نوێی خەباتیان نەخشاند. لە قۆناغە جیاجیاکانی تری خەباتیشدا هەمیشە گەنجان و لاوانی یەکێتی سەرمەشق بوون. باوەڕی نەگۆڕی سەرۆک مامجەلالی ڕابەری گەورە بۆ دیدی نوێ و گەنجانە هۆکاری سەرەکی بوو کە هەمیشە گەنجان و لاوان لە ناو یەکێتیدا خاوەن پێگە و ڕۆڵی گرنگ و کاریگەر بن. لە ئێستاشدا جارێکی تر یەکێتی بە دیدی نوێ و گەنجانەوە درێژە بە کاروانی پڕسەروەری تێکۆشەرانی دوێنێ گەنجانی خاوەن ئیرادە و ڕێبەر دەدات. نهێنی مانەوە و گەشەکردنی یەکێتی لە پاڵسەدان سەروەری و خاڵی گرنگ و ئیجابی هەر ئەم باوەڕە نەگۆڕەیە بەتوانا و هێزی نوێبوونەوە و هێنانە پێشەوەی گەنجان کە هەمیشە یەکێتی بە ئیرادەی گەنجانەوە هەنگاو دەنێت. یەکێ لەو هەنگاوە گرنگانەی دوای کۆنگرەی چوارەمیش بیناکردنی بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئەم هەنگاوە یەکێتی درێژە پێدەری ئەم استراتیژە ڕوونەی سەرۆک مامجەلال بوو کە هەمیشە گەنجانی وەک سەرمەشقی قۆناغا جیاجیاکان پەروەردە دەکرد. ئێستا یەکێتی لە ڕێگەی بۆردی وەرزش و لاوانەوە بە دیدێکی نوێوە ئامانجێتی خزمەتێکی زیاتر بەم بەشەی کۆمەڵگا بکات کە سەرمەشقی هەموو گۆڕانکاری و نوێبوونەوەیەکیشە. دروستکردنی بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵبژاردننی هەڤاڵ ئارام قادر خەبات بە کۆی دەنگی ئەنجامانی ئەنجومەنی سەرکردایەتی بۆ سەرۆکایەتی بۆردەکە بەشێکی تری بەڵێنی سەرکردایەتی بوو لە دەورانی پێش کۆنگرا، چونکە یەکێتی لە کۆنگرەی چوارەمدا نوێبوونەوە دروشمی سەرەکیەتی و سەرنجامیش لە لوتکەی بەڕێوەبردننی یەکێتیشدا گەنجان ڕێبەر و ڕێنیشاندەری ئەم قۆناغا نوێن. بۆردی وەرزش و لاوانی یەکێتی چوارچێوەی کارکردنی پەیوەزنیە بە جوگرافیا و زۆنێکی دیاریکراوەوە لە هەر کوێ کوردستانیەکە بێ لە هەر شوێنێ ئیرادەیەشی گەنجانە بەدی بکرێت. بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پرۆژە و بەرنامەی نوێوە ئامادەیە. 12 ئابی هەموو ساڵێکیش کە ڕۆژی جیهانی لاوانە سەرەتایەکی تری گرنگ دەبێت تاوەکو یەکێتی لە ڕێگەی بۆردی وەرزش و لاوانەوە نەخشەڕەیەکی تری گرنگ بۆ خزمەتی گەنجان و لاوان بنەخشێنێ و گەنجان خۆیان خاوەن بڕیار بن و داهاتووی خۆیان دیاری بکەن. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.